عادي خەسوش دەبتە داک پانکردنەوە نییە ناوەخوە گوتم بە ئەو جژنەی ئەوانیش هەرداک و بابن لە قورعانیشەوە خوای گەورە باز دەکا لە ماڵی خەزورم کردم. يعني تو حساب که خودت کاتا دو دای و دو باب. ئینسان کە زەواز دەکات دوو داک و بابی هەیە. خودت زاني مام اف جيل الجل جيل بري فرقه. جلا فرقه انه بالنسبه وقت تو جنتيني ودعوتك كي يعني تو حساب که خودت كاتا دو داي ودو باب. يعني بري يعني جلا احترامه اودي دف خزير وخسيها وشك فرق اوجي هر دايكا خزيجي دايكا وخزيجي بابا بس اوجي لدنوكا نظام يعني اجي تنايم يعني تشلاتي جلا قاب زحمه ئەتو بووە زۆهات و لەگەڵ ماڵی خەزورانت وەک جەحیلی کۆن نەبوو یان وەڵڵی مەسەلە زەحێلی کۆن و نۆ نییە ئەمن جژنەی ڕەمەزانی لەگەڵ دایک و باوی خۆم کردم گوتم بە ئەو جژنەی ئەوانیش هەرداک و بابن لە قورعانیشەوە خوای گەورە باز دەکا لە ماڵی خەزورم کردم. کامەیان لەگەل کێ خۆشە لەگەڵ ماڵی خەزور یان ماڵی باوکتەوە فەرقی نییە لەگەر هەردووچی خۆشە بەخوای فەرقی نییە نا لای من فەرقی نییە فەرقیان چییە مەسەرەن چ جەوێکی جیاوازەکەی چییە؟ جیاوازی نییە دەزانین لۆ لەوێ شەر خۆشە لێرە شەر خۆشە دایکم بەڵێ ئەوجا کێ بوو؟ ئەوجە خێزانم بوو پاشان لە ماڵەوە هەموو خەزورت دەڵێ جەحەلی مەسەلەن کۆن زوو نەدەچوونە ماڵی خەزوریان جەژیان لە پیرۆز نەکرد بەڵام تو زوو هاتوو چ مەسەلەیە بەخۆی هەتا حەدێک ڕاستە نا هەتا حەدێک ڕاستە گەنجی ئێستا لەگەڵ قەدیم مەقسەد فەرقی هەیە مەسلەی داکوباب ئینسان کە زەواز دەکات دوو داکوبابی هەیە ئەو لە قورعانش باز دەکات وەکو باسم کرد ئیدی فکرکردنەوەی خۆیتیانە ئەوە پانکردنەوەیان قسەی دڵ نابەخوای پانکردنەوە نییە قسەی دڵمە و وەکو باسم کرد خوای گەورە دوو داک و دوو بابی دانایە کە تو زەوازت کرد ئەوە دەبتە بابی تو عادی خەسوش دەبتە داک پانکردنەوە نییە ناوەخوە وەڵی ئەگە ناحەز عزیزی مەمنون سوپاس حەز دەکەم قسەکانت بۆ منە لا تۆزێک بۆ تووە نازانم حەز دەکەی لێمان تێک بدەی بەسە تێک ناچی نەک بە تو بە کەسی توش تێک ناچی جلا الحمد لله والشكر الحمد لله اري والله دیژێ ڕۆزی یان جلا اخذ عمري ليش كاز جلا جراس گەلێک سوپاس بچێک هو هاتوو چۆ دێ سزادایدا من خيرنا والله عفو كده طبعا يعني والله قالك بيخش عالم وسبيسال بلند مراستي ممنون سپاس ئەمەش بە تو سەر بڵندی سپاس سەلامەت بی گەلێک مەمنون عزیزی عزيزي